لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا لە سلێمانی بە تایبەتی لە قەزا و ناحیەکانی دەوروبەریشی کۆمپانیاکانی کۆکردنەوەی خۆڵوخاشاک و زبڵ مانگرتنیان گرت و مانیان گرت لە کارەکانیان و کرێکارەکانیان نەناردە سەرکار لەبەرەوەی کە شایستەکانیان بۆ خەرج نەکرا، بەڵام دواتر کارەکانیان دەست پێ کردەوە و ئێستا لە مانگی دەی ساڵی ڕابردووە تا ئێستا هیچ پارێکیان بۆ خەرج نەکراوە. کێشەکە ئایا نەبوونی پارەی نەختینێ لە بانکەکانی سلێمانی یا هەرچیەک بێت تا ئێستام کێشەی بە هەڵپەرسەرایی ماوەتەوە، بەڵام ڕۆژی سێشەمە 21 مانگە سەرۆکی حکوومەت بڕیاریدا کە 20 ملیار و هەروەها 848 ملیۆن دینار خەرج بکرێت بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و ئەو کێشەی کە لە سلێمانی هەبووە. ئەمە چۆن دەتوانێت چارەسەری کێشەکە بکات و زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە. بەڕێز زیاد کاکەڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز زیاد، ئەم کاتت باش. سەرۆکی حکوومەت بڕیاری داوە بە خەرجکردنی زیاتر لە 20 ملیار دینار بۆ چارەسەرکردنی کێشەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سلێمانی، ئەمەش بۆ هۆی گرنگیدانی حکوومەتە بە پارێزگای سلێمانی و چارەسەرکردنی کێشەکانی. مە تا چەندە دەتوانێت کاریگەر بێت بۆم پرسە و دواتر دێمە نێو نەوەڕۆکی بابەتەکەشەوە بەگشتی. هەموومان دەزانین حکوومەت هەرێمی کوردستان لێپرسراوە بەرامبەر بە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی لە بینی هەر 4 پارێزگاکەی هەرێمی کوردستانە. دابینکردنیان بڵێن واژۆکردن لەسەر سەرفکردنی پارە لەم سنوورە قەت کێشە نەبووە. ئەوەی کە ئێستا کێشەیە نەبوونی سیولە و پارەیە لە بانکەکان. بانکەکان پارەیانتیان نییە تاکو بتوانرێت ئەو پارەیە بدرێ بە کۆمپانیەکان و ئەوانیش خزمەتی هاوڵاتیانی سنوورەکە بکەن. باشە، کێشەی نەختینە و نەبوونی باشە. بەڕێز زیاد، کێشەی نەبوونی نەختینە لە بانکەکانی سلێمانی بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی تا ئێستا ئەم بابەتە هەرچەندە هەوڵی بۆ دراوە نەتوانراوە شەفافانە باسی لەوە بکرێت؟ بەداخەوە ماوەی ساڵێک زیاترە ئەم کێشەیە لەم سنوورە هەیە و بانکەکان پارەیانتیان نەماوە و بەداخەوە جارێکی تریش نەتوانراوە لە ماوەی ئەم ساڵەیە چارەسەری ئەم کێشەیە بکرێت. هەموومان دەزانین کە تا چ ڕادەیەکی زۆر باسی قاچاقچێتی لە مەرزەکان بە تایبەتی مەرزەکانی سنوورەکان ئەکرێت کە پارەیەکی زۆر تەخشان و پەخشان ئەکرێ و بەم لاولایان ڕوات و ناچێتە ناو گەنجینەی حکوومەتی هەرێمی کوردستان، کەمە کێشەیەکی گەورەی نەبوونی پارە و سیولێ لە سلێمانی. لە لایش ترە هەموومان دەزانین و دەیان جار باس کراوە گۆڕینەوەی چەکی پارەی مقاول و وەبەریانانیان بە نەوەشتر سپیکردنەوەی پارەش هۆکاریشتر بوو بۆ نوێشتنی پارە و سیولە لە بانکەکانی هەرێمی کوردستان یا بانکەکانی سنووری سلێمانی. باشە، وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەندین جار داوا کراوە کە ڕوونکردنەوە سەبارەت بە داهاتی سلێمانی بدرێت و ڕوون ببێتەوەم داهاتە بۆ کوێ دەچێت و چۆن خەرج دەکرێت. ئایا تا ئێستا گەیشتونەتە ئەنجامێک؟ ئەگەر نەگەیشتون بۆچی؟ بەداخەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوای چەندین جار بە دوواداچوون و داواکردن نەخێر بە هیچ شێوەیەک نەگەیشتوینێتە هیچ نەتیجەیەک بۆ ئەوەی کە بزانین بۆچی پارە لە بانکەکان نەماوە، یان بڵێن بە نەمانتوانیوە هیچ داتا و ژمارەیەک بێتە بەردەستمان و قسەی لەسەر بکەین. باشە، هەوڵتانداوە سەبارەت بە خەرجکردنی لە تاقەتی. بەڵێ، فەرموو. ئەم کێشەیە بەڕاستی لە ئەنجومەنی پارێزگا گەورەترە، لە دەسەڵاتەکانی ئەمە گەورەترە. ئەنجومەنی پارێزگا ناتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات. باشترین چارەسەر بۆ کێشەیە ئەو چارەسەرە بوو کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێم پێشکەشی کرد بە دروستکردنی هێزێک لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە بۆی بتوانێت کۆتایی بە قاچاقچێتی و بادەردانی پارەی دەواازە سنووریەکان بێنە، بەڵام بەداخەوە نەکراوە تا ئێستا.
باشە ئەگەر کۆتایی بەو دیاردێ بهێنرێت و داهاتی سلێمانی بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت و بۆ شارەکە خەرج بکرێت پێتان وایە پارەی نەختینە دەگەڕێتەوە بۆ بانکەکانی سلێمانی ئەو کاتەم کێشانەی کە هەیە و ئێستا خەڵک داوا دەکەن کە چارەسەر بکرێت و کۆنجمەنی پارێزگای سلێمانی ڕێگە چارێکیتان بۆ ئەم بابەتەوە بە هەناوەچوونی ئەم بابەتەوە هەیە؟ ئەگەر تۆزێک بگەڕێنە دواتر بۆ کاتی گفتوگۆکان بۆ پێکێنانی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان هەموو مەلایەکمان ئەزانین کە سێ لایەنی سەرەکیان کە ئەم کابینەیان دروست کردووە و ماوەی چەند مانگێک گفتوگۆ کراوە تا گەیشتون بە ڕێکەوتن. نەتیجە ڕێکەوتنەکەەوە بووە کە پارەی نەوت بە تەواوی دانرێ بۆ موچەی موچەخۆران و تەکمیلەی موچەژەوەی کەمایەوە لە داهاتی ناوخۆ بکرێ خزمەت گوزاریەکان و پرۆژەکانیش پارەکەی لە داهاتی ناوخۆ بێت و ئەو سێلایەنەی کە حکوومەتیان پێکێناوە هەمومان دەزانین لایەنە سەرەکیەکەی پارتیە و پارتی لە دوای شەڕی شومی ناوخۆوە لەم سنوورە کار بەدەست نەبووە ئیدارەی بەدەستەوە نەبووە. ئەو دوو لایەنەی تر کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانن زیاتر لەم سنوورە بوون و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی حاکمی مطلقی ئەم سنوورە بووە. لە گفتوگۆکانە کە گەشتۆ بە ڕێکەوتن لەگەڵ پارتی بزوتنەوەی گۆڕان واژۆی ئەو ڕێکەوتەی کردووە کە داهاتەکانی ناوخۆ بۆ شێوەی کە عەرزم کردی سەرف بکرێت. بەمعنە ئەبێ ئەوەی زانی بێت و دیراسی کردبێ داتا و ژمارەی لەبەردەست بوو بێ کە داهاتی ئەم سنوورە بەشی تەکمیلەی موچە و پرۆژە خزمەت گوزاریەکانەکات بۆیە ئیمزای کردەوە واژۆی لەسەر کردووە واتە داهاتی ئەم سنوورە داهاتێکی کەم نەبووە و بەشی پرۆژە خزمەت گوزاریەکان و تەواوکردنی موچەشی کردووە بۆ ئیمزای کردووە. بۆیە بە دڵنیایی بەڵێ هەموو خەڵک ئەزانێ کە داهاتی ئەم سنوورە داهاتێکی کەم نییە زۆر بووە. بۆیە ئێستاش ئەگەر داهات بە باشی کۆ بکرێتەوە بە ڕێکوپێکی کۆ بکرێتەوە و سنوورەکان و مەرزەکان قاچاقچێتی و بەهادەردانی لێ دوورخرێتەوە بەڵێ بە دڵنیایی داهات بەشی هەموو پرۆژەکان و تەکمیلەی موچەژەکات. بەڵێ بەڕێز زیاد کاکە ڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر سوپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24.